پێکهاتە جیاوازەکانی ناوچە دابڕێنراوەکان پێیان وایە کە دەبێت کێشەکانی نێوان بەغدا و هەولێر لە ڕێی دانوستانەوە چارەسەر بکرێت چونکە هیچ ڕێگەیەک نەماوە لە بەردەم سەرکردە سیاسیەکان بۆ کۆتایهێنان بەم ڕەوشە تەنها مێزی گفتوگۆ نەبێ. الأخوة العربية الكردية موجودة في مناطقنا على مختلف الحكومات السابقة. برایەتی لە نێوان کورد و عەرەبدا هەمیشەبوونی هەبوو و بەردەوامە. تەنها کێشەیە لە نێوان سیاسەکاندا کە یەکلا نابێتەوە. لەبەرەوە پێویستە سیاسەکانیش هاوشێوەی پەیوەندی نێوان کورد و عەرەبەکان کار بکەن لە پێناو چارەسەرکردنی کێشەکان و خزمەتکردن بە خەڵک دوور لە هەر کارێکی توندوتیژی و وەک چەپکە گوڵێکی ڕەنگاوڕەنگ بن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان. نبعث رسالة لكل قياداتنا نقول لهم نامەیەک ئاڕاستەی سەرکردایەتی سیاسی کورد و عەرەب دەکەین. پێیان دەڵێن دانوستان دەبێت بکرێت. تەنها لە ڕێی ئەوەشەوە خزمەت بە هەمووان دەگەین و بە یەک دەستی کار دەکەین بۆ لە ناوبردنی ناحەقی و خراپیەکان. والصفوف وأن يبعد الله عنا شر الأشرار إنه ولي ذلك والقادر عليه. گرنگیتی ترین کات ئەمڕۆ وجودمان بێ لە هەموو شوێنێکە لە بەغایە لە هەموو شوێنێکە. وا دوور نەکەوینە لەم ئەحداث سیاسیە کورد داوای حقوقی خۆیە بێ ئەگەر وەکو ئەوان داواکەن ێژێمە تطبیقی دستورەکەین و تطبیق قانونەکەین فەرمو بابیان تطبیق قانون بکەن ئێمەش باعث وەفتێ دروست بکرێت لژنەی دروست بکرێت لە هەردوودا تطبیقی مادەی 140 بکرێت. داواکارین لە حکوومەتی کوردستانەوە و حکوومەتی بەغاش بە تایبەتی هەردووکیان دانیشن دایلۆکێ جوان یعنی حیوارێکی جوان بەیەکەوە بن چووکە ئەم شەعبە و خەڵکی دی بیزار بووە کاتی شەڕ نەماوە. لە ئێستادا هیچ ڕێگە چارەیەک نەماوە تەنها گفتوگۆ و دانوستان نەبێت لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغدا. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان سەر لە نوێ بە بەرنامەکانی خۆیان بچێتەوە بەرنامەیە تازە و توکمە دابڕێژێ بۆ ئەوەی دانیشێ لەگەڵ حکوومەتی ناوەندی بەرنامەکانیان بە گفتوگۆ بە دانوستان لەگەڵیانە چارەسەر بکەن. شەقام لە ئێستادا نیگەرانە لە بەرامبەر ئەو ڕەوشەی کە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکانی پێ تێپەڕ دەبێت. چاودێرانیش دەڵێن دەرەنجامی هەڵەی سیاسەتی سەرکردایەتی سیاسی کورد لە ڕابردوو کوردستانی بەم دۆخە برد. بۆیە دەبێت سەر لە نوێ کورد لە هەنگاوی یەکەمەوە دەست پێ بکاتەوە بۆ باشکردنی پەیوەندیەکانی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتانی زلهێز و ئیقلیمیەکان بە تایبەتی بۆەوەی کورد نەبرێتە چوارگۆشەی یەکەم و ڕەنجی دەیان ساڵەی بە بادا ببرێ. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.